یاریزانێکی بەژن کورتە کێشەی هۆرمۆنی گەشەی هەبوو لە کیشوەرێکی دوورەوە خۆی دەگەێنێتە ئەوروپا و هەموو نازناوەکان دەباتەوە دوای 20 ساڵ دوجار کیشوەری ئەوروپا جێدەهێڵێت. لیۆنێل میسی ئەرجەنتینیە و لاوە شەرمنەی لە شەقامەکانی ڕۆزاریۆی ئەرجەنتینەوە گەیشتە کەتەلۆنیا و ئەکادیمیای یانەی بەرشەلۆنە باوەشی بۆ کردەوە. لیۆ بە جوڵە سەحراویەکانی نەک تەنیا کەتەلۆنیەکان بگرا تەواوی ئەوروپا و جیانی سەرسام کرد. شەوانی کلاسیکۆ هاندەرانی بەرشەلۆنە ئەو کاتە دڵخۆش دەبوون کە تۆپ دەچووە قاچەکانی میسی. هەرەو ساتەش ساتی دڵەڕاوکێ و ترس بوو لای هاندەرانی ڕیاڵ مەدرید، ترسێک کە بۆ هاندەرانی یانەی شانە چێژیە بوو، چێژێک کە ئێستا هەستی پێدەکرێت. سەرەتای ساڵی 2021 هەڵمەتی هەڵبژاردن بۆ سەرۆکایەتیانەی بەرشەلۆنە گەرم و گوڕ بوو. یەکێک لە بەڵێنە گەورەکانی خوان لاپۆرتا لەو کاتەدا نوێکردنەوەی گرێبەستی لیۆ میسی بوو کە ئاوی نێو ساڵە کۆتایی داهات. سەرنجام لاپۆرتا ململانەکەی لە ڤیکتۆر پۆنتی ڕکابەری بردەوە بۆ جاری دووەم بۆەوە بە سەرۆکیانەکە. چەند مانگێک دواتر ئێوارەیەک میسی لە پشووی هاوی نەگەڕایەوە بە ئومێدەی گرێبەستەکەی لەگەڵ ئەو یانە کەتەلۆنیا نوێ بکاتەوە کە ناتوانێت لێی جیابێتەوە، بەڵام لە ناکاو هەموو شتێک گۆڕا. هەمووان تووشی شۆک بوون کە ئاشکرا بوو میسی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدات. باز لەوە دەکرا لیۆ لەو کۆنگرەدا ڕۆیشتن ڕادەگەێنێت، بەڵێ میسی بە چاوی پڕگریانەوە ڕۆیشتنی لە بەرشەلۆنە ڕاگەیان. دوای چەند هەفتەیەک میسی گرێبەستی یانەی پاریس سان ژێرمانی قبوڵ کرد و پەیوەندی بەو یانە فەڕەنسیەوە کرد. چیرۆکی میسی لەگەڵ ئەو یانە پاریسیەکێکە لەو چیرۆکانەی هاوادارانی حەز ناکەن هەرگیز لێوەی بدوێن. دوای 2 وەرز یاریکردن بۆ ئەو یانەیە گرێبەستەکەی کۆتایی هات و ماڵاوایی لەو یانەیەش کرد. لیۆ لاگەڵ پاریس سان ژێرمان هەمانە و دەستکەوتانی بەدەستهێنا کە یانەکە پێشتر بەدەستیێنا بوو. هاوینێم ساڵیش بۆن ئەفسانەکەی تانگۆ لەگەڵ یانە پاریسیەکە کۆتایی هات. میسی ئارزووی نەدەکرد لە یانە فەڕەنسیەکە بەردەوام بێت، بە تایبەتی کە مۆندیالی 2022 قەتەڕی لە یاری کۆتایی لەسەر حسابی هەڵبژاردنەوەی وڵاتە بەدەستهێنا بوو. ئەمە جگە لەوەی پەیوەندی نێوان میسی و هاندەرانی پاریس سان ژێرمان باش نەبوو. دەنگۆی گەڕانەوەی میسی بۆ یانەی بەرشەلۆنە تاوی میدیاکانی کەتەلۆنیای تەنی بوو. لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەو شارە باسی گەڕانەوەی ئەو ئەفسانەیە بوو بۆ کەتەلۆنیا، بەڵام دووبارە چاوەڕوانیەکان بۆ هاندەرانی بلۆگرانە کۆتاییەکانی خۆش نەبوو. میسی لە دیدارێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند، بڕیاری داوە ئەوروپا جێ بێڵێت و پەیوەندی بەیانەی ئینتەر بکیەوە دەکات. لەو دیدارەدا میسی دوو شتی گرنگی درکاند. یەکەم باسی لەوە کرد کەسانێک لە نێو یانەی بەرشەلۆنە ئارەزوویەوەیان نەکردووە جارێکی دیکە بۆ یانەکە بگەڕێتەوە. دووەمیش میسی نەیشاردەوە ئارەزووی کردووە هیچ نەبێت وەک سێرجۆ بۆسکێس و ئالبا لە نێو یاریگای کابنەوە ماڵاوایی لە هاندەرانی بەرشەلۆنە بکات، بەڵام ئەو ئاواتەش ناتۆ دەدی. سەرەڕایەوەش لیۆ پلانی هەیە لە داهاتوودا لە پۆستێکی جیاواز بگەڕێتەوە بەرشەلۆنە. میسی لەگەڵ یانەی بەرشەلۆنە 4 نازناوی چامپیۆنز لیگی بردۆتەوە. لە 3 نازناویاندا وەک یاریزانی سەرەکی ڕۆڵی هەبووە لەگەڵ 3 نازناوی جامی سوپەری ئەوروپی. 10 جاریش نازناوی خولی ئیسپانی بەدەستهێناوە لەگەڵ 7 نازناوی جامی شای ئیسپانیا، هەروەها 3 نازناوی جامی جیهانیانەکانیشی بردۆتەوە. میسی لەسەر ئاستی تاکە کەسی 7 جار بۆتە براوەی خەڵاتی باڵۆندۆر، 3 جاریش خەڵاتی زەبێستی فیفا و 3 جاری دیکەش خەڵاتی باشترین یاریزانی کیشوەری ئەوروپای بردۆتەوە. میسی لەگەڵ ئەرجەنتینیش نازناوەکانی مۆندیال و کۆپا ئەمریکا و مەدالیای ئاڵتوونی ئۆلۆمپیاتی بردووەتەوە و تا ئێستاش لە یاریکردن بۆ تانگۆ بەردەوامە و پێشبینیش دەکرێت بەشداری کۆپا ئەمریکای 2024 و مۆندیالی 2026 بکات.